و لە ئێستادا لەگەڵ وەزارەتی نەفت و لەگەڵ سەرۆکوەزیران مەکتەبی سەرۆکوەزیرانی عێراق لەسەر بابەتێکی تر کارەکەین کە لە ڕۆژانی داهاتوو ئەو ماڵانەی کە زەرمەند بوونە لە چەمچەماڵ کە ژمارەیان نزیکەی 1460 ماڵە هەمووی ئێمە لە کەرکووکەوە بڕێک نەوتیان بۆ ڕەوانە بکەین. سەتۆزێکی دیکە وەزارەت بەتەواوەتی وەڵاممان نەداتەوە کە لە ڕێی ئێمەوە و لە ڕێی لەسەر ئەو داوای حکوومەتی کەرکووک بۆ 1460 ماڵ لە چەمچەماڵ نەوت لە کەرکووکەوە ڕەوانە بکەین، نەوتی سپی بۆ ئەوەی بتوانن سوودی لەوە بگرن. برای گەورەمان جەنابی کاقوبات کە بەخۆی دوو جار لەوێ بووە و پێشم وایە هیچ کات لە ڕووی ئینسانیەوە قسە بکەم کاقوبات بەخۆی دەزانێت چی بۆ چەمچەماڵەکە و چۆن خزمەتی چەمچەماڵ بکات کە من دڵنیام لە ماوەی ئەم دوو ڕۆژە باشترین قەرار و باشترین هەنگاوشیان ناوە. ئەمەش وەکو حکوومەتی کەرکووک چی لەسەر شانمان بێت بە دڵنیاییەوە تاکید دەکەم بۆ چەمچەماڵ ئێمە ئامادەین.